جاری وای مردوو دێتە خەومان بۆچی دێتە خەوی ئێمە لە کاتێکە کەسێک هەیە لە ئێمە نزیکترە لێەوە چەند کەسێک هەیە نزیکترە لە ئێمە بەڵام دێتە خەوی ئێمە لە خەوە شتێکمان پێ دەڵێت ئیتر باش بە یا خراپ باشەکەمان باس کرد جاری واشەیە دێتە خەومان بۆ ئەوەی حاڵەتی خراپی خۆی نیشانی ئێمە بدەت یعنی دەبینیت مردووەکە فەقیرە دەبینیت برسیەتی تینوویەتی جلوبەرگی لەبەردا نییە بێتاقەتە خەمبارە دەگری ناڕەحەتە دەیەوێت پەیامێکە بە تۆی بگەێنێ کە من حاڵم باش نییە گەنجێکی ئیماندار دەڵێ باوکم لە خەو دابینی ئەمانە واقعیە خەو لە قورئان و حەدیثا زۆر باس کراوە زۆر گرنگی پێدراوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو بەیانێ بە سەحابەکانی دەفەرموو کێ خەوی بینی و خەوەکەی بۆ لێک دەمەوە زۆر گرنگی پێدراوە گوێ لە هەندێک کەس مەگرن لە دین شارەزانین ئەڵێن خەو ڕاست نییە و خورافیاتە ئەوەی بڵێ خورافیاتە کەواتە ئەڵێ قورئان و حەدیث خورافیاتە نەعوذ بالله ئەوانە گوێ لەوانە مەگرن ئەوانە گومڕا و سەر لێ شێواون خەوی ڕاستە بێگومان بنەوە باوکم بینی لە خەودا دەڵێ باوکم لە خەوم دابینی سبحان الله لەناو سندوق و تابوتێکا بوو بەڵام تابوتەکە چۆن دەڵێ ئەو سندوقە لە دار دروست کرابوو لە ناویە دەسوتا باوکم لەناو سندوقێکا کەلەپچە کرابوو بە کەلەپچە کراوی لەناو سندوقێکی و تابوتێکی دارە باوکم دەسوتا و ئاگر بڵێسەی دەهات دەڵێ زۆر بێتاقەت بووم باوکم بەو شێوەیە بینی وتم باوە گیان بۆچی وا کەلەپچە کراوی لەناو ئەم سندوق و تابوتەدا و لە کاتێکا تۆ کەلەپچە کراوی و ئاگریش دەسووتێنێ وتم بۆچی وات لێ ئەکەن تاوانت چییە وتی ڕۆڵە من لە دنیادا نوێژم نەدەکرد خۆ دەزانی نوێژم نەئەکرد ئەوە تاوانەکەیە کە ئەنجامم داوە ئێستا لە ناو سندوقێکا کەلەپچە کراوم سندوقێکی دار دەمسووتێنن بەردەوام لەبەر ئەوەی کە لە دنیادا نوێژم نەدەکرد ئەمە پەیامێکە بۆ ئەو کوڕە و بۆ غیری ئەو بۆ ئێمە ئاگادار بە نوێژ نەکەی ئەگەر خوا ڕەحم لێ نەکات جێگات سەقەرە جێگات دۆزەخە کەواتە مردووەکە دێتە خەوت پەیامێکت پێگەنێ تازە من فەوتام تۆش مەفەوتێ من تازە تیا چووم با تۆش تیا نەچی تازە من لە سزادام با تۆش لە سزادا نەبیت پەیامێکە مردووەکان پێمان ڕادەگەێنن کەواتە کاتە دوعای خێری بۆ بکە پەیامێکە پێمان ڕادەگەێنن لە خەوەکاندا کە حاڵیان چەندێک خراپە